دامەزراوەی فیوچەر مارکێت ئینسایت راپۆرتێکی ورد و تێروپڕی لەسەر بازاڕی هەنجیر لە جیهاندا کردووە و نووسیوێتی ئەو کەسانەی حەزیان بە خواردنێکی تەندروست و پڕ لە مادەی پۆتاسیۆم هەیە زیاتر بە دوای هەنجیری تازەوەن. وڵاتانی دەریای سپی ناوەڕاست خاوەنی زۆرترین بەرهەمی هەنجیرن، ئەویش بەهۆی کەشوهەوا گونجاوەکەیانەوەیە. بەپێی دامەزراوەی ناوبراو ساڵی 2022 قەبارەی فرۆشی هەنجیر 1.3 ملیار دۆلاری ئەمریکی بووە. پێشبینی دەکرێت ئەم ژمارەیە لە ساڵی 2023 بۆ 2.38 و بە ڕێژەی 105 ساڵانە بەرز ببێتەوە. لەبارەی هەنجیری وشکیشەوە ماڵپەڕی مۆردۆر ئینتلیجانس پێشبینی کرد قەبارەی بازاڕی هەنجیری وشکراوە لە 599 ملیۆن دۆلاری ئەمریکی لە ساڵی 2023 بۆ 680 ملیۆن دۆلار لە ساڵی 2028 بەرز ببێتەوە. تورکیا لەسەر ئاستی جیهان و بە ڕێژەی لە 170 پلەی یەکەمی لە بازاڕی هەنجیری وشکراوەدا گرتووە، دوای ئەویش ئێران بە ڕێژەی لە 115 و بە پلەی دووەم دێت. بەپێی ئاماری ڕێکخراوی خۆراک و گشتوکاڵی جیهانی فاو ساڵی 2022 تورکیا بە 350,000 تەن پلەی یەکەمی بەرهەمهێنانی هەنجیری گرتووە. ڕیزبەندی وڵاتانی بەرهەمهێنی هەنجیر بۆ ساڵی 2022 تورکیا 350,000 تەن، میسر 187,000 تەن، جەزائیر 112,000 تەن، مەغریب 109,000 تەن، ئێران 67,000 تەن، ئیسپانیا 43,000 تەن، سووریا 39,000 تەن، ئوزبەکستان 29,000 تەن، ئەفغانستان 29,000 تەن، سعودیا 28,000 تەن. گەورەترین وڵاتانی هەناردەکاری هەنجیر بۆ ساڵی 2022 بەپێی ماڵپەڕی OEC World بریتیە لە تورکیا 320 ملیۆن دۆلار، ئەفغانستان 70 ملیۆن دۆلار، نەمسا 28 ملیۆن دۆلار، ئیسپانیا 21 ملیۆن دۆلار، ئەڵمانیا 21 ملیۆن دۆلار، ئێران 20 ملیۆن دۆلار، یۆنان 17 ملیۆن دۆلار، هۆڵەندا 15 ملیۆن دۆلار، ئەمریکا 10 ملیۆن دۆلار، مەکسیک 9 ملیۆن دۆلار. بەهۆی بەکارهێنانی نێوخۆیی هەروەها نەبوونی ژێرخانی پیشەسازی بۆ توانای کێبڕکێ وڵاتانی عەرەبی گەورە بەرهەمهێنەری ئەو بەرهەمە لە ڕیزبەندی وڵاتانی هەناردەکاردا نین. لەلایەکی دیکەوە هەر بەپێی OEC World هەر یەک لە ئەڵمانیا بە پلەی یەکەم، هەند بە پلەی دووەم و سویسراش بە پلەی دەیەم لە ڕیزی وڵاتانی هەناردەی هەنجیردان. لەو نێوانەشدا وڵاتانی فەڕەنسا، ئەمریکا، کەنەدا، چین، هۆڵەندا، بەریتانیا و ئیتالیاش هەن. لە کۆتاییدا پێویستە ئەوە بزانرێت کە 750 جۆر درەختی هەنجیر لە جیهاندا هەیە. دیارترین جۆری هەنجیریش هەنجیری ئەدریاتیکی، هەنجیری ڕەش، هەنجیری قاوەیی تورکی، هەنجیری کادۆتا و چەندین جۆری دیکەیە.